من خواردنەوە پەرداخی شیری پڕ پرۆتین و کالۆری و ڤایتامینەکانە. هەروەها یەکەم تامە کە بۆ یەکەم جاریەی لەسەر ئەم ژیانە یەتە سەر زمانمان. من لاڤین مەریوان لە بەرنامەی مێدڤژنی ئەم جارەیە باسی یەکێک لە پێکاتە خۆراکی گرنگەکانەکەین کە ئەوی شیر و بەرهەمە شیرەمەنیەکانە. هەروەها باس و خواسێک سەبارەت بە توێژینەوە تازەکان لەسەر شیر و بەرهەمە شیرەمەنیەکانەکەین. شیر چەندین پێکاتەی خۆراکی گرنگی تێدایە کە بریتین لە کالۆری، پرۆتین، ڤیتامین B12، کالیسیۆم، سلینیۆم، فۆسفۆر. هەروەها لێرەیە پێم خۆشە چەند سوودێکی تەندروستی شیرتان بۆ باس بکەم. تەندروستی پێست یەکێک لە سوودە گرنگەکانی شیر بریتیە لە تەندروستی پێست بەهۆی بوونی ڤایتامین و پرۆتینە گرنگەکانی کە لە شیرە هەیە زۆر گرنگن بۆ ڕەونەقدان بە پێست و گەشانەوەی پێست. خاڵی دووەم کە زۆر گرنگە بۆ بەهێزی ددانەکانمان بەهۆی بوونی بڕێکی زۆر لە کالیسیۆم لە شیردا کە زۆر گرنگە بۆ بەهێزی ددانەکانمان. خاڵێکی تر بریتیە لە بەهێزی ماسوولکە. وەرزشەوانان زۆر جار ئەبینین کە شیرە خۆنەوە بەهۆی ئەوەی کەوا چەندین پرۆتین و ڤیتامینی گرنگی تێدایە کە ماسوولکەکان بەهێز دەکات. هەروەها قەرەبووی بڕێکی زۆر لەو شلەمەنیانە ئەکاتەوە کە لە کاتی وەرزشکردنا لە دەستی ئەدەن. کەمکردنەوەی پەستانە دەرونیەکان بەهۆی کارێکی ڕۆژانەی زۆرەوانێ لەوانەیە پەستانی دەرونیمان لەسەر دروست ببێت. خواردنەوەی کوپێک لە شیر ڕۆژانە لەوانەیە چارەسەری پەستانە دەرونیەکان بێت. کانی سووڕی مانگانە لە خانماندا ئەبینین کەوا خانمان پێش و لە کات سووڕی مانگانەدا ئازارەکانیان زۆرە بێت. توێژینەوەکان ئەوەیان سەلماندووە کە خواردنەوەی کوپێک لە شیر لەوانەیە چارەسەر بێ بۆ پەستانە کان لە کاتی سووڕی مانگانەدا. هەروەها یەکێک لە سوودە تەندروستیەکانی تری شیر بریتیە لە ڕێککردنەوەی خەو یاخود کەم خەوی بەهۆی پەستانە دەرونیەکان بێ یاخود بەهۆی هەر هۆکارێکی تر بێ. خواردنەوەی کوپێک لە شیر ئارامی و ئاسوودەییت پێ ئەبەخشێ وار لێ کە خەوێکی قوڵ بکەیت. پێم خۆشە سەبارەت بە شیر و بەرهەمە شیرەمەنیەکان زیاتر گفتوگۆ بکەین. هەروەها ئەو توێژینەوانە بخەینە ڕوو کە سەبارەت بە شیر ئەنجام دراوە. بۆ ئەم مەبەستەش میوانداری زۆر بەڕێز دکتۆرە ساکار ئەحمەدمان کردووە دکتۆرە لە مۆلیکولەر بایۆلۆژی. دکتۆرەگیان سڵاو لێبێ. زۆر سپاس بە خێراتنی کەناڵەکەتانەکەم. سەلام بێ. دکتۆرەگیان بابەتەکەی ئێمە لەسەر شیر و بەرهەمە شیرەمەنیەکانە. جا شتێکمان بیستووە توێژینەوەکان ئەوە ینی باسێک لەوە ئەکەن کەوا خواردنەوەی شیر ئەگەری بوونی ئیلتیهابات زیا ئەکا لە جسمە یاخود بە شێوازێکی تر بڵێم خانە شێرپەنجەیەکان چالاکەکەن. ئەم شتە تا چەند ڕاستە؟ بە خێراتنی کەناڵەکەتانەکەم. نەخۆشی شێرپەنجە نەخۆشیەکی سامناکە، نەخۆشیەکی کوشندەیە، بەردەوام هەوڵ ئەیرێ بۆ دروستینەوەی ڕێگە چارە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکە یان ڕێگەگرتن لەو هۆکارانەی کە ئەبێتە هۆی نەخۆشی شێرپەنجە. یەکێک لەو هۆکارانە دروستبوونی ئیلتیهاباتە، چکە ئیلتیهاباتەکەەوە ئەکا بەردەوام ئەم خانانە گەشە بکەن. ئێمە دوو جۆر شێرپەنجەمان هەیە، یان ئەوە تا شێرپەنجەکە ئینهێریتە واتە لە باوانەوە بۆمان ئەمێنێتەوە ئەو جینانی کە پێوترێ ئۆنکۆجین، یان ئەوە تا لە سایە هەشتای کە پێوترێ سپۆرادێک ئێمە بەهۆی ژینگەوە یان بەهۆی شێوازی خواردنی خۆمانەوە تووشمان ئەبێ. طبعاً ئێمە کاتێکە شێرپەنجەمان توش ئەبێ چەند خانەیەکی بەرگری لەشی خۆمان هەیە. ئەو خانانە هەڵەسن بە تێکشکانی خانە شێرپەنجەکە، واتە ئێمە ئەگەر هاتوو ئێمە لە باوانی شەو بۆمان مابێتەوە ئەو لە سای بیستکەسی کە احتیمال هەیە لە باوانەوە بۆیان بێنێتەوە ئەگەر هاتوو بەرگریکی لەشی زۆر بەهێزیان هەبوو ئەو کاتە ئەتوان خانە شێرپەنجەکە تێک بشکێنن. ئێمە پێویستمان بە چیە لێرە بەرگریەکی بەهێزمان هەیە، بەڵام ئیلتیهابات ئەم بەرگریە
کەم ئەکاتەوە کەواتە ئێمە پێویستەکە ئاگاداری ئەو خواردنانە بن هەر یەکێ لەو خواردنانەی کە ئایا ئیلتیهابات زیادەکە ئیلتیهابات بۆ نمونە ڕیسپۆنسێکی لەشی خۆمانە بەرامبەر بە هەر تەنێک کاتێکێتە لەشی خۆمانەوە بەڵام کاتێک کە تۆ شیر ئەخۆی هەنێک کەس هەیە ئەم شیرە لەشی ئیلتیهاباتی بۆ دروستەکە کاتێک کە ئێمە خانەیەکی شێرپەنجە دروست دەبێت چەند خانەیەکی تایبەتمان هەیە لە ناو لەشی خۆمانە کە پێی ئەوترێ ناتچرال کلەرسە بە کوردێکی ئەتوانین بڵین بکوژی سروشتی ئەم خانەیە خانە شێرپەنجەکە ئەناسێتەوە بەهۆی چێوە بەهۆی ڕیسێپتەرێکی خۆیەوە کە پێی ئەوترێ CD95 کی ئەناسێتەوە خانە شێرپەنجەکە ئەناسێتەوە بەهۆی کێوە ئەیناسێتەوە ڕیسێپتەرێکی هەیە ئەویش کە پێی ئەوترێ فاس CD95 ئەنووسێ با فاسەوە کاتێک کە پێوی نووسا ئەو کاتە ناتچرال کلەر سەڵ خانە مەناعەکی خۆمان دوو پرۆتین دروستەکە پرۆتینەکان چین پرۆتینی گرانزایم دروستەکە لەگەڵ پەرفۆرین پێرفۆرین ئیشی چییە پێرفۆرین چی ئەکا خانە شێرپەنجەکە کونێکە کاتە دیواری خانە شێرپەنجەکەەوە لەم کاتە چی ئەکا گرانزایم کە هەر ناتچرال کلەر سەڵ دروستی کرد بوو گرانزایم ئەچێتە ناو خانە شێرپەنجەکەەوە خانە شێرپەنجەکە لێرە کە گرانزایم چۆ ناوی مایتۆکۆندریاکانمان هەیە هانی مایتۆکۆندریا ئەیە کە چی دروستکە کە سایتۆکرۆم سی دروستکە سایتۆکرۆم سیم هانی کاسپیس 9 ئەیە بەم شێوەیە خانە شێرپەنجەکە خۆی ئەپۆپتۆسس ئەکا خۆی تێکەشکێ بەم شێوەیە نەجاتمان ئەبێ ڕزگارمان ئەبێ لە خانە شێرپەنجەکە ئەمە بەهۆی چیوەڕوویە بەهۆی بەرگری لەشی خۆمانەوە خانە شێرپەنجەکە تێکشە ئێمە ڕۆژانە چەند خانەیەکی شێرپەنجە لە لەشمانە دروست ئەبێ بەڵام بەهۆی بەرگری لەشمانەوە ئەسڵ ئێمە هەر هەستی پێ ناکەین ئەم ئیشە ڕوئەیە ئەم سیگناڵانە کە ڕوئە لە ناو خانەکانی خۆمانەوە ئەکا خانە شێرپەنجەکەم تێک بشکێ بەبێ ئەوەی هیچ کاریگەریەکی لەسەر ئێمە هەبێت دکتۆرەگیان وەکو خۆت باست کرد خانەی شێرپەنجەی بە سروشتی لە لەشی هەموومانە هەیە ئەگەر ڕەبتی بکەینەوە بە شیر کەوتمان ئیلتیهابات دروستەکات ئەم ئیلتیهاباتە چۆن کارەکاتە سەر شارە شێرپەنجەیەکە ئەومان بۆ ڕوون بکەیتە ڕاستە بەس ئێمە پێشتر ئەبێ بزانین ئیلتیهابات خۆی چییە ئێمە کە بڵین شیر ئیلتیهابات دروستەکە ئیلتیهابات چییە ئیلتیهابات ڕیسپۆنسی لەشی خۆمانە کاتێکە لەشی خۆمان هەر کاتێ تەنێکی نامۆ هاتە لەشی خۆمانەوە وەڵامدانەوەی لەشی خۆمان وەڵامیاتەوە دیفاع لە خۆی ئەکا بە دوو شێوە دیفاع لە خۆی ئەکا یان ئەوە تا حساسیت دروستەکە خانەمان هەیە کە پێوترێ ماسیاڵەکان هستامین دروستەکە ئەبێتە حساسیت سێرەکی ئەو کەسە پێستی ئەخورێ یان ئەوە تا تووشی ڕەبۆ ئەبێت ئەمە بۆچیە لەشی مادەیەکی نامۆ هاتوۆتە لەشی زۆر جار هەیە بەهۆی خواردنەوە واولێ یان بەهۆی پۆلینی ڕۆکێکە واولەیە بەڵام شێوەیەکی کەمان هەیە کە ئیش ئینفلەمیشنە ئیلتیهاباتە ئیلتیهاباتەکە چۆن ڕۆیە کاتێک کە بەکتریایان تەنێکی نامۆیەتە لەشتەوە ئەو کاتە دوو جار خانەت هەیە نیوترۆفیلەکانە هەیە ماکرۆفەیجەکانە هەیە ئەمان هەڵەسن بەچی هەڵەسن بۆی کە چەند سایتۆکاینێک دروستکەن بۆ ئەوی لەش بپارێزن لەم دژەتەنانی کە هاتوۆتە ناو لەشتەوە ئەمانش هانی بیسێڵەکانێن و ئەنتیبۆدەکان دروستەکەن بەڵام کێشەی ئێمە لەگەڵ چیایە کێشەی ئێمە لەگەڵ ئەو سایتۆکاینانەیە کە بە ڕێژێکی زۆر دروستە بێ لە کاتی ئیلتیهاباتە کاتێک کە تۆ ئەم ئیلتیهاباتە دروستە بێ بۆچی دروست بۆ لەبەرەوەی کە تۆ بەکتریایەک یان بۆ نمونە کە ڕوویە تەنێکی نامۆ هاتوۆتە لەشی تۆ ئەمە دیفاعی لەشی خۆتە بۆ ئەوە بەڵام کاتێک کە تۆ خواردنیەکە خۆی لەشی تۆ ئەم ئیلتیهاباتە دروستەکە ئەم سایتۆکاینانە دروستەکە بە ڕێژەیەکی زۆر ئەمە کێشەیەکی دروستەکە کەوا کاکە خانە شێرپەنجەکە بەردەوام گەشە بکات و نەمرێت دکتۆرەگیان هەروەک بیستومانە شیر بە شێوازێکی سروشتی مناڵکە لە دایکە بێ شیری پێدرێت تا نزیکی 6 مانگ بەرەوسەر ئەنجا لە ناو کوردەواریە ها ئەڵێ شیر تا 2 ساڵە درێ بە مناڵ لەوانەیە هۆکارەکەی هەر ئەمە بێ بۆچی شیردانراوەکە تا 2 ساڵ بدرێ بە مناڵ وایە ئەگەر ئەومان بۆ ڕوون بکەیتەوانێ هۆکاری ئەوە چییە ینی بۆچی وادانراوە یاخود واوتراوە بەڵێ خۆی لە قورئانیشا هەیە لە سوورەتی بەقەرا خۆی گەورە ئەفەرموێ والأمهات يرضعن أولادهم حولين الكاملين يعني 2 ساڵ ئەتوانێت شیر با بە مناڵەکەی بۆ چونکە ئێمە ئەو خانانەی کە لە ڕێخۆڵەیە هەیە تایبەتە بە دروستکردنی ئەنزیمی لاکتەیز لە کاتێک تەمەنی مناڵەکە گەیشتە 3 ساڵ ئەو کاتە ئەو ئەنزیمە دروست ناکە لەشی تۆوە دروست کراوە کە ئەو ئەنزیمە دروست نەکا کە شیر هەزمەکە ئەمەیە کە ئەبێتە هۆی ئیلتیهاباتەکە ئێتوانین بڵین ئەوانە چێن هەزمی ئەکەن وانە ئێمە چەند کەسمان هەیە لە سایە 75 ئەو کەسانی کە هەمانە شیر هەزم ناکەن تەنها لە سایە 25 خەڵک ئەتوانێت شیر هەزم بکات کاری هەزم نەکردنی شیرەکە بەڵێ بۆچی ئەگەڕێتەوە ئەو خانێت هەیە
کە هەڵەسێ بە دروستکردنی ئەنزیمی لاکتەیس لە کاتی مناڵیە کە لە تۆ لە دایکە بی یەکسەری ئەو ئەنزیمە لەش دروستێکە لە خانی ڕێخۆڵەکانە باشە بەڵام کاتێک کە تۆ تەمەەن گەیشتە 3 ساڵ 4 ساڵ ئەو جینە ئەوەستێ لە ئیشکردن جینەکە هەیە عیبینێ جینەکە بەڵام ئەوەستێ ئەو پرۆتینە دروست ناکە ئەو ئەنزیمە دروست ناکات کە تۆ شیرەکەت بۆ هەرسکە لەبەر ئەوە کاتێک کە تۆ شیرەکە ئەخۆی شیر چەند پێکاتێکی تایە پێکاتی پرۆتینی تایە شەکرەکانمان هەیە لەگەڵ چەوریمان هەیە ئێمە کێشەمان لەگەڵ شەکرەکەیەتی بۆ ئیلتیهاباتەکە بەڵام ئێستا دوای ئەگەڕێمەوە سەری کە ئێمە حساسێتیشمان بۆ دروستەکە کاتێک کە ئێمە شیر ئەخۆین شیر پێکاتەکەی کاربۆهیدراتەکەی لاکتۆزە لاکتۆز لە چی پێکاتۆ شەکرێکی دوانیە لە چی پێکاتۆ لە شەکری گلوکۆز پێکاتۆ لەگەڵ فرەکتۆز کاتێک ئەم شەکرە ئەخۆی ئەچێتە ناو ڕێخۆڵەوە بەهۆی ئەنزیمی لاکتەیزەوە تێکەشکێ ئەو کاتە ئەبێ بە گلوکۆز و گلوکۆزە چێتە ناو خانەکانەوە و ئەبێ بە فرۆکتۆزە چێتە ناو جگەرەوە کەواتە ئەمە کێشەی دروست نەکرد لە کاتێکە ئەگەر ئەو ئینسانە ئەم ئەنزیمەی هەبوو وەکو لە کاتی مناڵیە کەم ئەنزیمە هەیە بەڵام وەکو وتم کاتێکە تۆ ئەم ئەنزیمە ئیژ ناکە ئیتر لە 3 ساڵیە ئیژ ناکە چی ڕۆایە ئەم شەکرەکە تۆ ئەیخۆی ئەم شیرەکە تۆ ئەیخۆی لە ڕێخۆڵای ئەمێنێتەوە ئەو کاتە بەهۆی ئەو بەکتریانی کە لە ناو ڕێخۆڵایە هەیە تێکەشکێ بەکتریاکە ئەیکا بە چەند پێکهاتێک ئەم پێکهاتانە بە لەژ نامۆیە لەبەر ئەوە ئەم پێکهاتانە کە بە لەژ نامۆیە لەژوا ئەزانێ بۆ نمونەوە ئەزانێ بەکتریایەکە هەجوم یەکاتە سەر و ئیلتیهاباتەکە دروستەکە لە کاتێکا کە پێکهاتێکی خۆراکی زۆر ئاساییە بەڵام ئەوەیە وەکوتم لە سەیە تەنها 25 کەسی ئەو کەسانە ئەتوانن شیر هەزم بکەن ئەمانە بۆ ئەتوانن شیر هەزم بکەن چونکە هەر لە بیدایەتەوە ئەمان خانەکانی لەشیان ئەو جینی کە ئەم پرۆتینە دروستەکە گۆڕانکاری بەسەرا هاتووە ئەمە تەبیعی نییە بنیەتی ئینسان وا دروست کراوە کە هەزمی نەکا بەڵام ئەمانە گۆڕانکاری هاتووە بەسەر پرۆمۆتەری جینەکەیانە وای لێ هاتووە کە سایتۆسین ئەبێ بە تایمین لێرەیە ئەمە واتە گۆڕانکاریەکە کە ئەتوانین بڵین لە ژینگەوە دروست بووە لە بیئەوە دروست بووە تا 10,000 ساڵ لەمەوە پێش مرۆڤ نەیتوانیەوە دروستیکە بەڵام بۆ یەکەم جار مرۆڤەکان کە لە منتیقەی قەوقازەکان دۆزراوەوە یەکەم کەس بوون کە لەشیان هەستاوە بە دروستکردنی ئەنزیمی لاکتەیز و بتوانن شیر هەزم بکەن واتە بوونی ئینسان وا دروست کراوە کە ئەسڵان شیر هەزم نەکە گۆڕانکاری لە منتیقەی پرۆمۆتەری ئەم جینەوای کردووە کە لە سای 25 خەڵکەکە شیر ئەخوا و هیچ کێشەی بۆ دروست نابێت لەبەر ئەوە ئێمە پێویستە چەنەها فەحسکەین بۆ ئەوی بزانین ئایا ئێمە لەشمان شیرەکە هەزم ئەکا یان شیرەکە هەزم ناکە دکتۆرە گیان لێرە پێم خۆشە پرسیاری ئەوە بکەم پەیوەندی نییە بەوەی کەەوە ئەم شیرە چ جۆرێکە ئایا ئەمە شیری دایکە ئایا ئەمە شیری ئاژەڵیە ئایا ئەمە شیری دەستکردەکانەکە لە کارگەکانە دروستەکرێ ینی ئەم شێوازی هەزمکردە پەیوەندی نییە بە هیچ کام لە جۆرەکانی شیرەوە بەڵێ ئێمە وەکو وتمان بنیەتی ئینسان وا دروست کراوە کە تۆ تا 2 ساڵ شیر هەزم بکەی شیری دایک لە شێوا دروست کراوە ڕاستە ئەگەر شیری ئاژەڵیش بێ بە مناڵەکە هەزمیەکە بۆچکە تا 2 ساڵ ئەم لەشی ئەم جینە ئیشەکە بەڵام دوای ئەوە ئەگەر هەنێ مرۆڤ هەیە وەکوتم لە سای 75 شیرەکە بخۆن ئەم شیرە چۆنیە لە لەشیانە هەزم نابێ هەرز نابێت کە هەرز نەبوو وەکوتم بەکتریاکان تێکێشکێنێ ئەبێ بە ئیلتیهابات کە بوو بە ئیلتیهابات کێشەی ئیلتیهاباتەمان چیە وەکو بیدایەت باسم کرد کە ئیلتیهابات بە بۆنەی نیوترۆفیلەکان و ماکرۆفەیجەکان سایتۆکاینێکی زۆر دروست ئەبێ یەکێک لەوانە چییە ئێمە تیومەر نکرۆس فاکتەر ئەلفامان هەیە ئینتەرلوکینی 6مان هەیە ترانسفۆرمین بروس فاکتەرمان هەیە ئەمانە چیەکەن ئەگەر یەکێکیان لەوانە تیومەر نیکرۆس فاکتەر ئەلفایە ئەنووسێ بەکێوە بە ریسپتەری تیومەر نیکرۆس فاکتەر ئەلفا لێ ریسپتەر چی دروستەکە نیوکلێر فاکتەر نیوکلێر کابابی ئەکتیڤ ئەبێ کەمە ئەکتیڤ بوو چی ئەکا وا لە خانەکە ئەکا کە خانەکە سێڤای بێن نەمرێت کەواتە ئەم سایتۆکانانی کە لە ئیلتیهاباتە دروست بوو زۆر عەکسی ئیشی کێیە ناتچرال کلێر سێڵەکەیە کە هەستا بە پارێزگاریکردن لە تۆ خانە شەرپەنجەکەی تێکشکان کەواتە بوونی ئیلتیهابات تۆ یەک دنیا سایتۆکاین دروست بووە لە لەش تا بەبێ ئەوی هیچ بەکتریاک لە لەشی تویا هەبێ تەنها تۆ شیرێکە خواردووە ئێمە ڕاستە لێرە باسی شیر ئەەکەین بەڵام چەند پێکهاتێکی تری خواردن هەیە کە بەردەوام ئیلتیهابات لە لەشی تویا دروست ئەکا لەبەرەوە بێ مرۆڤ زۆر بە ئاگا بێ لەو خواردنانی کە ئیلتیهابات لە لەشیا دروستە بێ و ئیلتیهاباتەکە داناوەزێ خواردنەوەی
شیریش چۆنە لەوانەیە لە کاتی خۆیان مرۆڤ لە ڕۆژێکە شیرێکی خواردبێ تا دووسێ ڕۆژێکە شیری نەخواردبێ واتە لەش فریان نەکەوتو ئەو سایتۆکاینانە بە ڕێژەیەکی زۆر دروستکە یعنی ئیلتیاباتەکە بە ڕێژێکی وان نەبووە کە تۆ محارەبەیەکی بکە ناترال کلەر سێڵەکان کە لەوانەیە ئەگەر خانەیەکی شێرپەنجەیش دروست بوو بێ یعنی نیتوانی بێ ئازی باتێک کە خانەکە نەمرێت و سێرڤایڤ بێ بەڵام لێرەیە چۆنیە تۆ کەسە سێرەکەی بەیانی هەڵەسێ پەرداخێ شیرە خوا پەنیرێکە خوا بەیانی هاتوونە دەرەوە پەنیرم خواردو پەرداخێ شیریشم خوارد دوای سێرەکەی مەحەلەبی یەکە خوا پارچەیەکێکە خوا سەمونی ئێستامان زۆر جار هەیە شیری تایە ئێوارانی شەڵێ نان ناخۆم نان و ماستێکە خۆم چەند جار شیری بەکارهێنا لە ڕۆژەکە ینی لەش فریان ناکەوێت ئیلتیاباتەکە دابەزێنێ لەبەر ئەوەیە لەش بەردەوام لە حاڵەتی چێ و ئەزانێ لە حاڵەتی شەڕە بەردەوام تۆم ئیلتیاباتە لەش تابرتە بەبێ ئەوەی هیچ کێشەیەکی شەهبێ هیچ بەکتریایەت بێتە لەشیتەوە دکتۆرە گیان پێم خۆشە ناوبڕێک وەرگرین دوای بەردەوامە بین لەسەر گفتوگۆکەمان پاشکەمێکی ترە گەڕێنەوە لات دەستە خۆش بێزم. سڵاوتان لێبێ دووبارە دکتۆریان سڵاو لێبێ پێش ناوبڕەکە باسی ئەوەمان کرد کە وتمان هەندێک لە کەس حساسیت بە شیر دروستەکەن ئەو حساسەتت چۆنە ئەگەر بۆمان باس بکەیت حساسیتەکە ئێمە ئەتوانین بزانین ئایا ئەو کەسە حساسیەتی هەیە یان نا ئێمە سێ فەحسمان هەیە بەم سێ ئەو کەسە تاکی دەبێتەوە کە حساسیەتی هەیە ئەگەر هەی بوو ئەتوانێت شیر نەخوات ئەگەر نەی بۆ کاتە زۆر ئاساییە شیرخوا هیچ کێشەیەکی نییە و هیچ ترس شێوێ بۆی ئەکرێ ئایا ڕێخۆڵە هەستا بە تێکشکانی ئەگەر هەستا بە تێکشکانی شەکری گلوکۆزەکە بەرزەبێتەوە کە برز بۆ ینی کەواتە و کەسە کێشەی نییە و شەکرەکەی هەزم کردووە شەکری لاکتۆزەکەی هەزم کردووە ئەگەر هاتوو گلوکۆزەکە وەکو خۆی بوو و یەکەم جار بۆ پێشەوەی کە شەکرەکە بخوا کاتەم کەسە شەکرەکەی هەزم نەکردو و شەکرەکە کێشەی بۆ دروستەکە لەو کاتە شیرەکە بۆی دروستەکە بەدەر لە نیشانەکان ینی بێجگەلەوەی کە بەچی ئەم نەخۆشە ئەم کەسە هەز بکەوە حساسیەتی بۆ دروست بۆ پێشەوەی فەحسەکان ئەنجام بە ینی چ شتێک وە ئاکا کە تۆ بچیم ئەم فەحسە ئەنجام بم چ شتێکی تیا دەرەکەوێت چ نیشانەیەکی تیا دەرەکەی بۆی وای لێ بکە بچێ فەحسەکە بکە بزانێ حساسیەتی بە شیر هەیە یان نییە بەڵێ ئەو کەسە یان ئەوە تا کاتێکە شیرەکە ئەخوات غازاتی بۆ دروستە بێ ئازاری سکی بۆ دروستە بێ بێتاقەتە بێ سکی ئاوسێ ئەم کاتە هەستەکە کە ئەو بەکتریانی ناو سکی هەستاوە بە تێکشکانی شەکرەکە فەحسێکی تریش هەیە ویستم ئەوش باسکەم هایدرۆجین بریستێستا ئەو کاتە شەکری لاکتۆزەکە ئەخوات کاتێکە شەکرەکەی خوات فەحسی هایدرۆجینی بۆ ئەکرێ لە هەناسەیانە ئەگەر هاتوو کە شەکرەکەی خوارد هایدرۆجین لە هەناسەیانە زیای کرد کەواتە بەکتریاکانی ناو ڕیخۆڵی هەستاوە بە تێکشکانی شیرەکە کە بەکتریاکان شیرەکان تێکشکان هایدرۆجین لە ڕیخۆڵای زیابێ ئەچێتە ناو خوێنەوە ئەچێتە ناو سیەکانەوە لە ڕێی هەناسەیان تۆ هایدرۆجینەکە زیاکات و فەحسیەکەی بۆ مناڵ چ فەحسێک بەکارێنرێ ئەم دوو فەحسە بۆ مناڵ زۆر زەحمەتە فەحسی چی ئەکرێ سوڵ ئەسیدیتی ئەکرێت ئەو کاتە پیسایی مناڵەکە ئەگەر هاتوو لاکتیک ئەسیدی تیا بوو چکە شیرەکە شەکرەکە ئەگۆڕێ بۆ لاکتیک ئەسید ئەگەر هاتوو لاکتیک ئەسید لە ستوڵی مناڵەکە هەبوو کەواتە ڕیخۆڵی بڵین شەکرەکەی هەڵەمشیوە بۆیە بە شێوی لاکتیک ئەسید لە ستوڵی مناڵەکە هەیە و یەکێک لە ئاڕازەکانی تریش بابینەوە سەر ئاڕازەکانی یان ئەوەتە پێست هەڵەیە سوور ئەبێتەوە تووشی ڕەبۆ ئەبێ ئەمە ئاڕازێکی ترێتی یان ئەوە تا حساسیەتی هەیە بە پێکاتی کاسین ینی پێکاتی پرۆتینەکە و کاتە باسی شەکرمان کرد بەڵام پێکاتی کاسینی پرۆتینەکە زۆر کەس هەیە تووشی سەرئێشێکی زۆر ئەبن دوای شیر خواردنەوە و ئاڕازەکانی وەکو ئاڕازی شەقیقەوەیە ئەو کەسە زۆر جار هەیە ئەڕشێتەوە
بەهۆی چیەوەیە حساسێتە بە پرۆتینی کاسینی نەو شیرەکە ئەتوانێت ئەگەرم ئارازانی هەبوو بە تایبەتی مناڵی ساوە پێستی بەتەواتی توانین بڵێ ئەو پێستی لێ ئەبێتەوە بەو شێوەی لێ حساسێت زۆرە لە مناڵە بە شیری ئاژەڵ نەک شیری دایک ئێمە ئەمانیم حساسێتانی کە باسیەکەین بۆ گەورەی و بۆ شیری ئاژەڵە شیری دایک کێشەمان نیە لەگەڵێ مناڵ بە پێستی زۆر حساسێتی ئەبێ و تووشی بڵقە بێت تووشی برین ئەبێ ئەمانە هەمووی بەهۆی حساسێتی شیرەکەی ئەکرێ ئەم فەحسانی بۆ بکرێت. دکتۆریان ئێمە باسی ئەومان کرد کە ئێمە لە هەموو کاتێکە ئەنی تا لە تەمەنا پێویستمان بە کالسیۆم هەیە کەواتە شیریش سەرچاوەیەکی باشی کالسیۆمە ئەی ئەگەر ئەم کەسە حساسێتی بە شیر هەبوو ئەی کالسیۆمی لەکوێ دەست بکەوێت چۆن قەرەبووی ئەمە بکەینەوانێ ڕاستە ئێمە ئەگەر تەنها شیر بخۆین لەبەرەوەی کالیسیۆمان دەستکەوێت چەند ڕێگایەک هەیە ئەتوانی ئەو شیرانە بەکاربێنین کە لی نووسراوە لاکتۆز فری واتە ئێمە لەبەر ئەو کەسی کە حساسێتی هەیە بە لاکتۆزەکە نەک پرۆتین و شتەکانی تری حساسێتی هەیە بە لاکتۆزەکە ئەو کاتە ئەتوانی ئەو شیرە بەکاربێنێت کە لاکتۆزەکەی تیانە کێشەی بۆ دروست نابێت یان ئەوە تا ئێمە سەرچاوی ڕۆکیمان هەیە سەرچاوەکان وەکو چیمان هەیە وەکو دارچینیمان هەیە وەکو کونجیمان هەیە کە هەر 100 گرام لەوانە ئێمە پێداویستی ڕۆژانەمان دابین ئەکا و ئەمانە سوودەکان لە چیایە نەوە تا ئەکسپایرە بێ نەوە تا خەمی بەکتریای گرانەتا و هەمووی ماڵتامان هەیە کە دایمە ئێمە لە شیر ئەترسین لە شیرە هەیە وەکوتم ئەکسپایر نابێ مەوادی حافظەی تیانە دایمە بەردەستە و هەرزانتریشە ئەمە ئەگەر هاتوو بۆ سەرچاوی کالیسۆم ئەگەر هاتوو تۆ بۆ تامیویستە ئەتوانی چێکێ دروستکە ئەکرێ و کاتە چی بکەیت شیری گوێسندمان هەیە شیری بادەم هەیە ئەو کاتە وەکوتم هەر سەرچاوە ڕۆکیەکان ئەتوانی پشتی بێ بەستیتەوە هەمان تامی هەیە ئەگەر تۆ وەکو تامتە بۆ ئیشی هەویرتە بەکاری بێنی ئەتوانی ئەمانە وەکو جێگرەوە بەکاربێنی. دکتۆرەیان شتێکی تر کە ئەوترێ سەبارەت بە شیر باشە ئێمە شیر و بەرهەمە شیرەمەنیەکانیشمان هەیە ئەمانی کە باست کرد تەنها بۆ شیرە یان بۆ بەرهەمەکانی تری ماست و دۆ و پەنیر و هەتا دوایی کە بەرهەمەکانی شیر و وەرگیراوەکانن لە شیر ئەمەی کەوتە سەبارەت بەوانیشات جێبەجێکرێ یان تەنها بەس بە شیر ئێمە ئەگەر کێشەمان هەبێ وەکوتم لەگەڵ شەکری لاکتۆزەکە ئەتوانین ئێمە بڵین دۆ باشترین سەرچاوی بۆ هەموو ئەو پێکاتانی کە لە شیرە هەیە بەڵام چیتیانە دۆ لاکتۆزیتیانە بۆ چکە شەکرەکە ترشاوە بۆ بە لاکتیک ئەسید ئەو کاتە هیچ کێشەمانە بەڵام ئەمەش شەرتیژ نییە ئەگەر هاتوو ئێمە هەموو پێکاتە شەکرەکەی ببێ بە ترش ببێ بە ئەسید ئەو کاتە دۆ بۆ نەخورا چۆن سرکە زۆر ترشە لەگەڵ ئەوشا دۆش نسبەتێکی کەم شەکرەکەی تیاماوە بەڵام بە شێوەیەکی زۆر نییە بە هەمان شێوە ماستیش ئەتوانین بڵین شەکرەکەی بڕێکی کەمتری تایە لەبەر ئەوە ئەمانە ئەو کەسێک کە حساسێتی هەیە بە لاکتۆزەکە ئەتوانین بڵین ئەمانە باشترە بەڵام ئەو کەسێک کە وەکوتم شەر نییە تۆ حساسێتە بەس بە لاکتۆز هەبێ احتیمال هەیە تۆ ئەلەرجی و هەبێ بەرامبەر بکە بەرامبەر بەو گروس هۆرمۆنانی کە ئیرێ بە ئاژەڵ ئەو ئاژەڵانە کاتێک کە گەورە ئەکرێن چیان ئەیرێتی هۆرمۆنیان ئەیرێتە کە بەردەوام شیرێکی زۆرە بۆ دروستکە ئەم هۆرمۆنانە بەلەشی تۆ نامۆیە لەش چی دروستەکە شەرنی ئیلتیابات دروستکە لێرە حساسێت دروستەکە حساسێتەکەش هەمان کێشە بۆ دروست دەکاتەوە. دکتۆرەگیان پرسیارێکە ینی پێم خۆشم پرسیارە لای خۆشم ینی هەنێکە زەڵێ شیر بە گەرمی باشە بخورێتەوانێ هەنێکە زەڵێ نە بە ساردی ینی پێم خۆشە وەڵامی ئەوم دەستکەوێ هەم بۆ بینەرانی ژیانی ڕوون بێشتەکە شیر بە گەرمی باشە بخورێتەوە یان بە ساردی و لەگەڵ ئەوەشە چ کاتێک باشە بۆ خواردنەوەی شیر بۆ کەسێک کە هیچ کێشەیەکی نییە لەگەڵ شیرە. شیر هەر ئەکرێ گەرم بکرێت بۆچکە ئەگەر گەرم نەکرێمە کێشەمان هەیە لەگەڵ بەکتریای سالمۆنێلا و لەگەڵ بڕۆسێلا تووشی حومەی ماڵتا و گرانە تاتەکە ئەبێ گەرمیکەی تقریبان تا 65 دەرەجەی ئەوی لەبەرەوە تۆ مەجبوری شیر گەرم بکەی بەڵام ئایا ئەم گەرمکردنی شیر ئەبێتە هۆی ئەوەی کە کالیسیۆمەکەی تیامێنێت چەنەها سەرچاوە هەیە باسی ئەوە ئەکا ئایا ئەم سەرچاوانە تا چەندێک ڕاستە کە باسی ئەکا کە تۆ کاتێکە کالیسیۆمەکە کە شیرەکە گەرمەکەی کالیسیۆمەکە ئەبێ بە پێکاتێکی ئایۆنی کە بە شێوەیەک جسمی تۆک و تەنێکی غەریب سیریەکات و دیسانەوە حساسێتە بۆ دروست دەکاتەوە لەبەرەوە تا ئێستا ئەویان ناتوانم بڵێم بیزەڵەت شیرەکە گەرم بکرێ باشیان گەرم نەکرێت چکە ئەمەیان تا ئێستا یەکلانەبەتەوە هیچ کاتێک بخورێ زۆر کە زەڵێ لە شەوانە پێش نووسن هەنێکە زەڵێ لە بەیانیانە ینی کاتەکی چۆن ئەگەر کێشت نەبووە کوتم لەگەڵ شیرە شیر باشترین و ئایا کە لە شەوانە بیخۆی بۆچکە تریپتۆفانی تایە پرۆتینی تریپتۆفانی تایە کە ئەمە واد لێ ئەکا کە تۆ خەوێکی باشکەی ئیسراحەتکەی عادەتەن شیر ئەگەر لە بەیانیانە بیخۆی و بچی بۆ مەکتەبیان بچی بۆ ئیش ئەو کاتە لە شەخاوە کاتەوە بەعکسەوە ئەمە لەم کاتا باش نییە چکە ناتوانانی ئیشەکانە بە جوانی بکەی لەبەرەوە باشترین کات ئەوەیە کە تۆ شەوان پێشخەوتن بیخۆی.
زۆر باشە دکتۆرەگیان زۆر سپاس بۆ زانیاریەکانە بەڵام ئەوەی ماوەتەوە کە پێمان بڵێ ینی ئامۆژگاری تۆ چییە چۆن بە بڕێکی پێویست بە بڕێکی باش ئێمە هەم سەرچاوەکانی ناو شیرمان دەستکەی بەبێەوەی هیچ کێشەیەکی تەندروستی بۆ خۆمان دروست بکە ئامۆژگا دو ئامۆژگاری تۆ چییە بۆ ئەو کەسانەی هەموو شتێک کە بەکارە هێنرێ ئەوێ بە ڕێژێکی زۆر بڵێ دیاریکراوە بەکاربێنێ هەر ئیسراف لە هەر شتێکای کە باشترین شتە تۆ هەر زەرری هەیە بۆ نمونە تۆ ئاو ئەڵێ باشە بەڵام دەتۆرە ئاو بە ڕێژێکی زۆر بخۆرەوە هەر خراپە هەموو شتێک زۆر خواردنەکەی خراپە لەشی ئینسان لەواچێ پێداویستی لەشی ئینسان بەو شێوەی نەبێت کە ئێمە ئەو نەخەمانە کە بەردەوام تۆ کالیسیۆم بخۆیت و ئەوە بخۆیت و لەوانێ ئەگەر لە دووسێ ڕۆژ جارێکە پەرداخی شیر خۆی پێکاتی هەموو پرۆتیناکان و ڤیتامینەکان جابین کا بۆ شێوەیە تۆ ناکرێت تۆ بڵێن بۆ نمونە من ئیسرافکەم لە خواردنێ ئەوە باشترە بۆ چکە ئەگەر بیتە سەر سروشتی مرۆڤ ئایا شیر دروست بووە ئێمە ئەو شیری کە بەکارێنی شیری ئاژەڵە بەکارهێنین ئایا ئەم شیرەکە دروست بووە بۆ ئێمە دروست بووە خۆی گەورە کە دروستی کردووە بۆ ئاژەڵەکەی دروست کردووە بەڵام لە هەمان کاتا و توێتی ئێوە ژەتوان ئیسیفادەی لێکەن بیخۆن ئەگەر خۆی گەورە بیویستایە ئێمە بە بەردەوامی شیر بخۆین لە ڕۆژێکا چەند جارێ ئەو کاتا وەکو چۆن کە هەنگوینی دروست هەنگوین هەیە و بە بۆنەی هەنگەوە هەنگ بە بەردەوامی دروستیەکە بە درێژایی ساڵ هەڵەسێ بە دروستکردنی هەنگوین لەبەرەوەی هەنگوینەکە شیفایە بۆ تۆ شیفایە لەبەرەوە ئەتوانی بەردەوام بیخۆی بۆ هێلکە یعنی مریشک ئەو هێلکەی کە دروستیەکە هەموو جارێ نابێ بە جوچکەکەواتە پێکاتی لەشی تۆ وا دروست کراوە کە تۆ ئەتوانی بەردەوام هێلکەیە بۆ هیچ کێشەی بۆ دروست نەبێت کەواتە خۆی هەر ژینگەوات پێ ئەڵێ پێویست ناکات تۆ ئیسرافکەی لە زۆر خواردنی شیرە دەستەکانە خۆش بە دکتۆرە ساکار زۆر سپاس بۆ زانیاریەکانە بۆ توێژینەوە تازەکان سەبارەت بە شیر و بەرهەمە شیرەمەنیەکان بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی مێدڤژنی ئەمجارە لە بەرنمەیەکی تر و سەبارەت بە باسێکی تری تەندروستی ئەگەڕێمەوە لاتان تا ئەو کاتە خواتان لەگەڵ و تەندروست و سەلامەت بن.